مقامی کورد یەکێکە لە مەقامە زۆر هادیەکان ینی ئەرەوەڵە ینی ڕەنگە ئەو تعبیرە لە ئاراستەیەکی کەوە خەڵک بە نوعێکە تەفسیری کرد بەینا لە ئەسڵە مەقامی کورد کە ئێستا بۆ جەناب و بێنەرانی خوێنم زۆر هادیە ینی و مەقامێکی با بڵێن دڵنشینە یعنی یەکسەر ئەدبا بۆ لای خۆی بۆڵەن هەستێکی غەریبی تایە غوربەتی تیان ناڵێم دڵنشینە یەکسەر هەستەکەی شتێکی جیاوازە لە ئاوازەکانی تر مثلا الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين باشا بوو پرسیار بۆ من وتم بۆچی بە تەرتیل خوێندت بە تیلاوە نەتخوێت لەبەری جوانی مەقامی کورد لە تەرتیلە زیاتر لە تیلاوە مەساحەکەی کەمە بۆ ئەداکردن بەڵام بۆ تەرتیل زۆرە